دەورە برام زانم چت کرد نەدیتەوە؟ وەڵا نەمبیتەوە هەرچی ترافیک لایەتە لە دووگەڕم لە بازاڕێ لە دووگەڕم بە هیچ نەوعەکە و کوڕە دیار نییە. ئێ کوڕە چ بکەم ئەمش تەلەفۆنم لۆ دنیای کرد لۆ برادەری کرد لۆ پۆلیسی بازارشم کرد ئێستا لۆ پۆلیسی ناوەند دەکەم بزانم ئەوانیش سڵاو پۆلیسی ناوەندا چاوەکەم کوڕەکەم بزر کردیا بە قوربانە ئەگەر شتەک هەبوو خەبەرمام دەنێ ناوی ئەنەس هەتا کەریمە باشە مەمنونم ئەو ڕقەمی خۆمە زۆر سوپاس چاوەکەم چاوەڕێمە باشە خواحافیز برامەوە تەلەفۆنم لۆ پۆلیسیش کرد چ بکەم قوڕی چێندر بەسەری خۆم کەم وەڵی عەتا شتێک هەیە نازانم کو پێت برێم. چییە؟ دە قسەی بکە خۆ ئەنەس لەگەر من بوو لەگە تۆ بوو؟ لەگەر من بوو. چ لێ کرد؟ ئەمن بردمە منتقەت لە ڕاخی بجا گوتم با لەو گەڕەکەی هەندێک ئیشکا لە دەرکاندا پارەی خکاتەوە ینی یعنی لەگە تۆ بوو؟ لەگەر من ئەدی چ لێ کرد کورە؟ پێم لێ چ لێ کرد چ؟ گوتم با ئیشکا لە بۆ توم بوو لەوە نەدیبووە؟ چێتە بەسە توش کوڕەکەمان بزنوە دنیام لە دوو کرد ئەتوش وەختی چییە دەست دەوێت؟ ئەرێڕم بە حەفلەوە چێ و هەرە کچێکەی وەختی حەفلەی ئەمە کوڕەکەمان بزر کردیا دنیام لە دوو کرد نەمدیتەوە جا چی بکەم خۆکم کوڕێ من نییە کوڕی خۆکەم تەمەشا وڵاڕۆم دەیخوا حافیز ئەوەش نەکەم عەتا وەرە بچینە مەش لە دوی بگەڕێن وەرکی خۆتە دەبینە دوی بگەڕێن دەکە جەنواتی کوڕم بۆ نەخەوتووی میوەکەت خوارد بەڵێ بەستە خۆ چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم چیرۆکە بۆ گێڕمەوە ئەخ چۆن منت تووشی کێشە کردووە خۆشە تووشی کێشە کردووە ئێستا باوکە کۆڵان بە کۆڵان بە شوێن تا ئەگەڕێت بەخوا بدۆزێتەوە تۆ ئەکوژێت و منیش لە ناو ئەبات دەتخوا دایکە جان چیرۆکم بۆ بژێڕەوە باشە کوڕم ڕاکشێ هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو پاشایەک هەبوو کە خەڵکی گوندەکە زۆریان خۆش ئەویست جارێکیان جوتیارێک بە دەرکەوت کە پاشای زۆر زۆر خۆش ئەویست و خزمەتی ئەکرد ئەوە چییە؟ بێگرت بۆ چ دەکەن لێرە منداڵە چێە؟ پیاوەکە یەک دەقا یەک دەقەی چ زوو پێ برێەوە چ دەکەن لێرە؟ هاوار مەکە یەواش دە باشە دەی سەی بکە ئەو مناڵە دوێنێ هات دەقەی یا لە دەرگا ئێ بۆ سوال هاتبوو ئێ ئیتروتی تۆ زۆر لە دایکمە چی گریا هێنامە ژوورەوە بابەوە کێشەیمە نییە و منداڵە لۆ هینایەتێرە ئەسە کرێ هەستا واسی لێبێنە دەستت واسی لێبێنە واسی لێبێنە کەیفەتە واسی لێبێنە واسی لێبێنە واسی لێبێنە ئەی بەنەما شوێ تو ڕکە ڕدی دوڕە لەت بینەوە لێرە لەمە چاوەت دەدەن تارشکەم گەڕێوێرە وەزاردیمەوە بڕۆ باچیرە چی باشە دێنە ڕدی بێکەت بەرەدەرێ ئەوە ئاخی زار لە هۆ چاوە دەدەم جارشکەیشی وا بکەین بەسە جارە کێسی خەتەر دەست لێ دەدەی جارە منداڵە دەڕشکەی دێینە ماڵێ چییە بابە دەستگای پێخواسی تێیا چیت باشە بستن ئەوە چ قەمایە بۆ بەیانە بابە لەداکەت بپرسە دەستگای خێرخواسیدا نایە ڕۆژەرەوەتە داخلمە باز دەکە بڕۆ ئاتوش واتمە لە هەست پێشتە ئەو ما کرد